سڵاتان لێبێ من کیژان برهان لە قەزای سێ ساتقەوە لەگەڵتانین بۆم ئێوارەیە خواردن ئامادە دەکەین کە پێگاتۆ لە تشری بوو برنج و بۆرەک و سووبێک فەرموو لەگەڵمان بن. ئێستا دەستەکەم بە تشری بەکات چونکە کاتێکی زیاتری پێویستە کەمێک ڕۆنی تێدەکەین. ئێستا ئێمە گۆشتەکەمان بە قاڵبێک بڕیوە بۆ تشری زۆر نابێ بچووک بێت و ئێستا کەمێک خۆی پێکەین بەڵام من بەس نابێت بۆ دوایی پێویستمان پێ بێت. شێوازی زۆرە دروستکردنی تشری بەڵامی تر ئێمە بە شێوازی خۆمانەکەین. تەماتەکانیش بە ئارەزوی خۆمان منە حەز دەکەم ئاو قاشقاش بیژنم هەر کەسە و بەدڵی خۆیەتی بە شێوازێکی کات بەڵام ئێمە ئاوایەکەین. ئێستا گۆشتەکەمان تقریبەن هەڵکزاوە زۆر جوان نەدەرچووە ئاوی گەرمی تێیەکەین. هەرمنا تا دوایی ئەتوانین ئاوی تری تێ بکەین. ئێستا ئاوەکەمان کوڵا لەگەڵ گۆشتەکە شتەکانی تێیەکەین، پیازەکەی تێیەکەین، تەماتەکەیشی تێیەکەین. ئێستا ئەمە وازی لێنین تا ئامادە بێت. ئەگەر ئاومان پێویست بوو ئاوی تری تێیەکەین و خۆی تێگەین چونکە خۆیەکەی کەم بوو تێمان کرد. ئێستا کەمێک کوڵاوە گۆشتەکە دۆشاوی تێیەکەین. بە دڵی خۆت ئەگەر دۆشاوی زۆری تێکەی یان کەم تر وازی لێنین هەتا تەواو ئەکوڵێت. ئێستش دەستەکەین بە ئامادەکردنی بۆرەکەکەمان کە بە مریشک ئەیکەین. مریشکەکەمان جوان ئاوا بۆ ورد کردووە خۆی تێدەکەین و سەری ئەنێنەوە هەتاکو کەمێک بە ئاوەکەی خۆیەوە هەڵەکسێت، هیچ ڕۆنی تێ ناکەین. ئێستش سەرینەینەوە هەتاکو کەمێک بۆ خۆی هەڵەکسێت. ئێستا بە ئاوەکەی خۆیەوە بەهاراتەکانی تێیەکەین. بەهاراتەکان ئارەزومەندە، کاری حەودەرمانە، بیبەری ڕەش، بیبەری تون، هەر کەس حەزی لێ نەبێ ئەتوانێت هەر کامێکیان بێت تێی نەهات، بە تایبەت بیبەرەکان. مریشکەکە کە ئامادەمان کردبوو دووبارە بە دڵی خۆتە بەڵام نابێت زۆری تێ بکەی لەبەرەی نانەکە ئەدڕێت. پەنیری پیتزای تێیەکەین. ئارەزومەندی ئەتوانی تێشی نەکەیت بەڵام تامی خۆشترە. ئێستا بۆرەکەکە حەزرەکەین، ڕۆنەکەمان داغ بووە ئەیکەینە ناوی. کاتێکی زۆر کەمی ئەوێت سوور ئەبێتەوە. ئێستا دەستەکەین بە ئامادەکردنی سوپی قاچێک کە کەرەستەکانی قاچێک، گێزەر، پیاز، پەتاتە، مریشک. ئارەزومەندی کە مریشکی تێ بکەی یاخود نا، بەڵام ئێمە پێمان خۆشترە مریشکی تیا بێت. ئێستا دەستەکەین بە ئامادەکردنی سووبەکەمان. سووبەکە بە زەیتی زەیتون ئامادە ئەکەین و خۆشتر دەرەچێت. کەمێک ڕۆنی تێیەکەین، نابێت زۆر بێت. ئێستا پیازەکە کەمێک سوورەکەینەوە، دواتر مریشکەکەی تێیەکەین کەمێک هەڵ بکزێت و تر وردە وردە شتەکانی تری تێیەکەین کە بێ بکوڵێت. ئینجارە کەمێک نیشاستی بۆ ئەگرینەوە بەڵام بە ئاوی سارد لەبەرەوەی کڵۆ کڵۆ نەبێت، لەبەرەوەی سووبەکەمان خەست و خۆش بکات. بەم شێوەیە جوانتێکی دەدەین. ئێستا ئێمە برنجی قوڵی دروست ئەەکەین. ئاوەکەمان کوڵاو وەک ئەبینن برنجەکە جوان شۆردومانێتەوە ئەیکەینە ناوی. برنجەکەمان خەریکە تاو ئاوەکەی هەڵەچنێت، کەمێکی تر ئەوەستین تا تەواو ئاوێتیان نامێنێت و سەرێنەینەوە. بینێرانی خۆشەویست، ئێستا کۆتاییمان هێنا بە خواردنەکان هەمویان ئامادەن. ئەو بۆرێکەکە بوو کە باسمان کرد، سووبەکە هێشتا بەسەرەوەیە بەڵام هەمویان ئامادە بوون و ئێستا پێشکەشیانەکەین و دایانەگرین.
بەڵێ ئێستش خواردنەکان هەمووی ئامادەیە و بانگی مەغریبە و فەرموو ڕۆژەکانتان بشکێنن.